أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وبارك على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. براني بريز خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحال لوانيكي ترهاتين وخزمتان لباسكاني نكاح وطلاق. گەشتین ئەو جێگایی کە باس لە ئیزن وەرگرتن و مۆڵەت وەرگرتنە لە کچ لە کاتی بەمێردان و هاوسەرگیریدا. وتمان ویلایەت دوو جۆرە، سەرپەرشتیاریکردنی ئافرەت بەمێردانی ئافرەت دوو جۆرە، جۆرێکیان ویلایەتی ئیجبارە، ئەوە وتمان ئەو ویلایەتە ئەو سەرپەرشتیکردنە تەنها بۆ باوک و باپیرە. جۆرێکی تر هەیە لە ویلایەت، ئەو ویلایەتی ئیختیارە کە دواتر باسێکەین. حکمی ئیزن وەرگرتن لە کچ لە کاتی بەمێردانیا چییە؟ دەڵێ سونەتە، باشتر وایە باوک و باپیر هەرچەند ویلایەتی ئیجباریان هەیە، هەرچەند دەتوانن وەکو باسمان کرد هەرچەند دەتوانن بەبێ ئیزنی کچەکە بەمێردی بدەن، بەڵام باشتر وایە ئیزنی لێوەربگرن. ئەلبەتە باسی ئەوشمان کرد ڕەئی بە قووەت و پەسەند، ئەوەی کە بەڵگەی بەقووەتی لەسرە ئەوەیە بەڕاستی یعنی دەبێ پرسی پێ بکە، واجبە و ئەگەر پرسی پێنەکە نابێت. ئەوە باسی ئەومان کرد. بەس لێرە دەڵێ هەرچەند دەتوانێت پرسی پێنەکە، بەڵام باشتر وایە پرسی پێ بکە لەبەرچی لەبەر ڕێزگرتن لە بۆ ئەو کچە و هەروەها لەبەرەوەی کە دڵی خۆشکە و حساب بۆکردنیە کە بۆ ئەو کچە. و بەڵگەش لەسەر ئەوە ئەم حەدیسەیە لا تنكح الأيم حتى تستأمر، بێوەژن بەمێرد نادرێ هەتاوەکو فەرمانی لێوەرنەگیرێ، ئەبێ فەرمان بکە بڵێن بەڵێ من ڕازیم کە ئەو کارە بکرێ، ئەمە بۆ بێوەژن. بەڵام ولا تنكح البكر حتى تستأذن، و کچیش نیکاح ناکرێ هەتاوەکو ئیزنی لێ وەرنەگیرێ. قالوا يا رسول الله وكيف إذنها؟ قال أن تسكت. إذنكي چۆنە؟ فەرمووی ئیزنەکەی ئەوەیە کە بێدەنگ بێ. پرسیان پێ کرد کە ئایا تۆ ڕازیت بە هاوسەرگیری لەگەڵ ئەم کوڕە؟ ئەگەر بێدەنگ بوو ئەوە نیشانەی ئەوەیە ڕازیە. ئەمە طبعاً لێرە ڕاستی حەدیسەکە ڕواڵەتەکەی وایە کە نابێت ولا تنكح، نیکاح ناکرێ هەتاوەکو ئیزنی لێوەرنەگیرێ. بەڵام عولەما ئەمان کردووە بەچی بە نەدب، لە حاڵێکە ڕواڵەتەکەی نەدب نییە. وهروە حەدیسێکی کەمان هەیە لە موسلیم هاتووە کە پێغەمبەری خوا فەرمووێ الأيم أحق بنفسها من وليها، بێوەژن ئەولاترە بە نەفسی خۆی، یعنی بڕیار و ئەمر و فەرمان لە دەستی خۆیەتی، من وليها لە پێشترە لە وەلیەکەی و سەرپەرشتیارەکەی. والبكر تستأذن في نفسها، وەکچیش ئیزنی لێوەرەگیرێ دەربارەی خۆی، ئایا بەمێر بدرێیانە و ئایا ڕازیە بەو کوڕەیانە. و ئیذنها صوماتها، ئیزنەکەیشی بریتە لە چی؟ لە بێدەنگبوونی. تەنانەت ئیمامێکی گەورەی وەکو ئیبن حەزم ڕەحمەتی خوای لێبێ بە حکمی ئەوەی کە بۆچوونی تێگەیشتنی دەربارەی دەقەکان زاهیریە، هەرخۆی مەزەبەکە مەزەبی زاهیریە، ئەڵێ ئەگەر کچەکە پێی وترا مێردەکەی بەم کوڕە وتی بەڵێ مێردی پێیەکەم بە زمانوتی نیکاحەکە دانامەزرێ. ئەوێ چی بکە؟ ئەوێ کە کاتێ پێی وترا بێدەنگ بێ. بۆ چکە حەدیسەکە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەوێ بێدەنگ بێ، یا ئیزنەکەی بێدەنگبوونێتی. لە حاڵێکە ئەگەر بێدەنگبوون نیشانەی ڕەزامەندی بێ، قسەکردن بە ئەولا نیشانەی چییە؟ نیشانەی ڕەزامەندیە. بەڵام تۆ ڕواڵەتی حەدیسەکە نابێ وەربگری، تۆ مەقسەدی حەدیسەکە، ئامانج لە حەدیسەکە کە ئەوەیە کە ئەفەرمی ئافرەت لەو سەردەمانە شەرم و حەیای ئەوەندە زۆر بووە کاتێک باوکی لێی پرسیوە مێردی پێیەکەی بێدەنگ بۆ قسەی نەکردووە. بۆیە ئەوە نیشانەی ڕەزامەندی بووە. بۆیە ئیمامی ابن القەیم لە تعلیق لەسەر ئەم قسەی ابن حەزم فەرمێتی هو الأليق بظاهریته، ئەمە لەگەڵ مەزەبەکەی خوا زۆرە گونجێکە خۆی مەزەبی زاهیریە. بۆیە بەڕاستی ئینسان لە تەعامل لەگەڵ دەقەکانە نابێت زاهیری مامەڵە لەگەڵ دەقەکانە بکە، ئەبێ چی؟ چۆن مامەڵەکە مەقاسیدی
مەقاسیدی لەگەڵ دەقەکانە مامەڵگە بزانێ هەدەفی ئەم دەقە مەقسەد و مەبەستی ئەم دەقە چییە وانە ئەگەرنە ئاها ئینسان تێئەکەوێ ئەخر ئیبن حەزم پیاوێکی زۆر گەورە بووە عەلامەیەکی زۆر گەورە بووە یعنی کتێبێکی نووسیوە الئیصال لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام چ حەدیث هەبووە لە سەردەمی سەحابە و دوای و تابعی ئەقوالی عولەما فوقەها هەمووی تا سەردەمی خۆی نەقل کردووە هەرچەند کتێبەکە نەماوە جا محەلا مختصری ئەو کتێبێ لەگەڵ ئەو عیلم و ئەو معریفەتەی کە هەیبووە ئاهاتیە کەوتووە لەبەرچی لەبەرەوەی کە پابند بووە بە زاهیر و ڕواڵەتی دەقەکان جا ئەم هەندێک لە زانان وەکوتمان ڕەئیان وایە باوکو باپیر بۆیان هەیە بەبێ ئیزنی کچەکەش بە مێرد بدەن هەرچەند ڕەئی تریش هەیە بەڕاستی ڕەئی بۆ نمونە حەنەفیەکان ئیمامی ئەوزاعی ئیمامی ثەوری سوفیانی سەوری و حتا ئیبن تەیمیەش تەرجیحی ئەوە ئەدا کە ئەفەرمێن نەخێر دروست نییە زۆر لە کچ بکرێ و بەبێ ئیزنی کچ یعنی بەبێ ئیزنی کچ مارە ببڕێ و ئەگەر مارە بڕا بەبێ ئیزن ئەو نیکاحە هەر باتیلە ئەو بۆ چوونەش هەیە ویلایەتی ئیختیاریشمان هەیە ئەمە جۆری دووهەمە لە ویلایەت و سەرپەرشتیاریکردنی بە مێردانی کچ کە ئەمە ویلایەتی ئیختیارە بریتە لە چی هیە تەزویج المەرئەتی بئیذنیها وەریضاها بریتە لەوەی کە کچ بە مێرد بدرێ بە ئیزن و بە ڕەزامەندی کچەکە طبعا ئەم جۆرە لە ویلایەت و سەرپەرشتیاریکردنە جێگیر و سابتە بۆ هەموو وەلیەکان لە باوک و باپیرەوە هەتا ئامۆزا و ئامۆزازە ئەوان هەمویان دەگرێتەوە ینی هەمویان ئەم ویلایەتان بۆ هەیە بەو تەرتیبەی کە باسمان کرد طبعا لە باوکەوە دەست پێکە دوایە باپیر و دوایە بەو تەرتیبەی کە باسمان کرد و ویلایەتی ئیختیار لە بۆ ئافرەتی لە بۆ بە مێردانی ئافرەتی بێوەژن ئەوەش سابتە یعنی هەموو سەرپەرشتیاران بە باوک و باپیریشەوە هەمویان ویلایەتی ئیختیاریان هەیە لەسەر چی لەسەر ئافرەتی بێوەژن ینی ئافرەتی بێوەژن هیچ کەسێک ناتوانێت بەبێ ئیزنی ئەو بەبێ ئیزنی خۆی بە مێردی بدا حتا با باوکیش بێ با باپیریش بێ ئەبێ ئیزنی وەربگرێت چکە حەدیسەکە واضحە لا تنكح الأيم بێوەژن بە مێرد نادرێ نیکاح ناکرێ حتا تستأمر هەتاوەکو فەرمانی لێ وەرەگیرێ وهروها الأيم أحق بنفسها من وليها ئەو حەدیسانەمان باس کرد حکمت چییە لەوەی کە دەبێ پرس بە فەرمان وەربگیرێ لە بێوەژن حکمەتەکە ئەوەیە ئافرەتی بێوەژن وەکو کچ نییە چونکە کچ بە حکمی ئەوەی کە یەکەم ئەزمونێتی هێشتا زەواجی نەکردووە شەرمەکە لەوەی کە ڕاشکاوانە بڵێ من مێردی پێیەکەم بەڵام بێوەژن لەبەرەوەی کە ئەزمموی هەیە مێردی کردووە جایتە مێردەکەی تەلاقی داوە یان مەسەلەن مێردەکەی مردووە ئەزممونێکی هەیە کەواتە ئەو کاتەکە لێ ئەپرسن ئایا تۆ مێردەکەی یانە ڕاشکاوانە دەڵێ یا مێردەی پێەکەم یا پێی ناکەم شەرمەکە وەکو ئافرەتی کچ نییە شەرم بکات و هەروەها بابەتیش کەمان هەیە باس لەوە ئەکرێ کە ئایا بێوەژنی کچێکمان هەیە بێوەژنە بەڵام هێشتا باڵغیش نەبووە چۆن مەسەلەن تەمەنی 12 ساڵ بووە بە مێردیان داوە جا لای مێردەکەی زۆر نەماوە تۆ یان تەلاقی داوە یا مێردەکەی مردووە ئێستا هێشتا باڵغ نەبووە باشە داواکاری تری هاتووە ئایا ئەم ئافرەتە حکومەکەی چۆنە ئەڵە بێوەژنیە کە باڵغ نەبوو بێ وەکو بۆ شێوازەی باسمان کرد بۆ باوکی نییە بە مێردی بدات طبعا بۆ باوک نەبێت یعنی بۆ ئەوانی کەش بە ئەولا نابێت کە بۆ باوک و باپیر نەبێ بۆ ئەوانی کەش نابێ هەتاکەی هەتاوەکو باڵغ نەبێت یعنی جاری یەکەم توانی بە مێردی بدا لەسەر ڕێی ئەوانەی کاڵەن دروستە بەبێ ئیزن جاری یەکەم توانی لەبەرەوەی کچ بوو ئێستا کە چوو مێردی کردو مێردەکەی تەلاقیدایە مرد گەڕایە ماڵی باوکی ئێستا کچ نییە ئێستا بێوەژنە و حەدیسەکانش فەرمێ بێوەژن ئەبێ ئیزنی لێوەربگیرێ و ئەمری لێوەربگیرێ دەی ئەمری ئەو ئیزنی ئەوش مەقبول نییە چونکە باڵغ نییە کەواتە ئەبێ ڕابوەستین هەتاوەکو باڵغ دەبێ و ئیزنەکە بدات بە تەواوەتی ئیزنەکەی ئەو لەم حاڵەتە معتەبەر نییە
بۆیە ئەبێ ڕابوەسین هەتا باڵغ دەبێت. ئەمەش بابەتێکی ترە باز لە چیەکە باز لەوەکە ڕێگری سەرپەرشتیاری کچ لە بەمێردانی کچ جاری وا هەیە مەسەلەن باوکێکە یعنی سرە ڕۆیی ئەکا ڕێگریەکە لەوەی کە کچەکەی بەمێرد بدا لەوانەیە ئەو کچەکە مەسەلەن داواکاری هاتبێ داواکاری باشیشی هاتبێ هاوکوف و هاوشانی خۆی هاتبێ بەڵام ئەو باوکە بە هەر وەسیلە و بە هەر پاساوێک ڕێگریەکە لێ ناگەڕێ ئەوە حکمی ئەو حاڵەتە چۆنە ینی چی بکەین بۆی کە ئەو کچە ڕزگاری ببێ لەو کێشەیە. عضل جارێ چییە؟ عضل منع المرأة من الزواج ڕێگریکردنە لە کچ لە ئافرەت لەوەی کە زەواج بکە. ئەڵێ ئەگەر هاتوو ئافرەتێکی باڵغ عاقڵ داوای کرد لەوەی کە بدرێ بەو کوڕی کە هاتووەتە خوازبێنی ئەوە واجبە لەسەر باوکەکەی وەوالیەکانی تری ئەگەر باوکی نەبوو مەسەلەن باپیری ئەگەر باپیر نەبوو براکانی واجبە لەسەری وەڵامی چی بداتەوە وەڵامی ئەو کچە بداتەوە و مادام هاوشانی خۆیەتی واجبە لەسەر باوکەکە و ئەوانی تریش واجبە لەسەریان کە بەمێردی بدەن. ئەگەر باوکەکە بەمێردی نەدا ڕێگری کرد پاساوێکیشی نەبوو پاساوێکی عەقلی و مەنتیقی نەبوو مەسەلەن نەید وەڵی کچەکەم ئەم کوڕە بە کەڵکی تۆ نایە من ئەزانم من تەعقیبم کردووە ئینسانێکی ڕێگ نییە باش نییە کەسێکی تەمەڵە کاسبی ناکە هیچی نییە ئەلەم بابەتانە پاساوێکی نەهێنایەوە ئەو کاتە مادام هەر لەبەر هۆکارێکی شخصی خۆی لێ ناگەڕێ ئەم کچەی مێردکە ئەو کاتە زەوەجەهە سوڵتان ئەو کاتە دەسەڵاتدار حاکم قازی دادوەر ئەو ئیشەکەی بۆ ئەکا چونکە بۆچی ئەمە مافێکی سروشتی ئەم کچەیە کە ئەوە کاتی بە مێردانی هاتووە و هاوشانی خۆشی هاتووە تە خوازبێنی کەسی ئەم باوکەیە ئەم برایە لێ ناگەڕێ کە لێ ناگەڕێ سکاڵا تۆمارەکە لای حاکم و حاکم بە مێردی ئەدا چونکە ئەو حەقی خۆیەتی مافی خۆیەتی. بەڵگەش چییە لەسەر ئەمە ئەم حەدیسێ ئەسسوڵتان وەلی و من لا وەلیە لە دەسەڵاتدار دادوەر وەلی ئەو کەسەیە کە وەلی نییە وەلی هەیە ئەم بەڵام ڕێگری لێکە کە وەکوایە نەبێت نەبێت هەر دادوەر مارەیەەکە ببێت و بەڵام ڕێگری بکە و ئەو مافە شەرعیە کە هی خۆیەتی مافی خۆیەتی ئەو کچە پێی نەدا ئەو کاتە دەبێت دادوەر ئەو کارەی بۆ بکە. بەڵام حاڵەتێکی تر هەیە ئەڵێ ئەگەر هاتوو ناکۆکی کەوتە نێوانی کچەکە و وەلیەکە وەلی ئەمرەکە ناکۆکی کەوتە نێوانیان چۆن کچەکە کوڕێکی دەستنیشان کرد ئەو کوڕە هات بۆ خوازبێنی وتی بەمێردم بدە بەم کوڕە بەڵام وەلیەکەی ماوکەکەی مەسەلەن یابراکەی دانەیەکی تری دەستنیشان کرد مەسەلەن لەوانێ دوو نەفەر هاتبێتە داوای ئەم کچە کچەکەییانی قبوڵە ئەو وەلیەکەش ئەوتریانی قبوڵە باشە ئەوە بۆی هەیە وەلی ئەمرەکە باوکەکە بۆی هەیە کە مەسەلەن ئەو شخصەی کە ئەو دیاری کردووە بەمێردی بدا بۆ ئەو یعنی بەوی بدا مادەم هەردووکیشیان کوفئن هاوشانی ئەم کچەن باوکەکە بڵێ من پێم باشە بەم کوڕی بکەی نەک بەویتریان بە ڕقم دوی بکەی نەک ڕقم یەک ئەوە دەتوانێت بۆچی چونکە باوکەکە بەڕاستی عەقڵ و تێگەیشتن و ئەزمون و ئەم شتانەی زیاترە لە چی لە کچەکە کچەکەش ئەسڵ وایە گوێ بۆ کێ بگرێ بۆ باوکی بگرێ مادەم ئەزانێ باوکی دڵسۆزیەتی خەمخۆرێتی با گوێی بۆ بگرێ مادەم هەردووکیان هاوشانی خۆیەتی با گوێی بۆ بگرێ و قبوڵی بکە یان قەنەعەت بە باوکی بکە کە باوکە من حەزم لێ بەم کوڕەم بدەیت چونکە من ئەم کوڕە لە نزیکەوە ئەیناسم ئاگادارم تحقیقم کردووە و هەروەها خۆششم دەوێت دڵم بۆ ئەویان ئەڕوا بۆ ئەویان ناڕوا خۆ ئەمەش مەسلەیەکی مهمە چونکە ئەم کچە مەسەلەن ئەچێتە هاوسەرگیریەکە لەگەڵ ئەم کوڕا ئەچنە ماڵێکەوە دەبێت خۆشی بێ ئەگەر خۆشی نەوێ ژیان بەردەوام نابێت بۆیە ئیتر ئەبێ ڕێکەون ئەم کچوو ئەم باوکو بڵێ پێش زەواجیش ئەگەر مەسەن نەفرێک هەبێت لە بینیانە مەسەلەن گفتوگۆ بکە قەیچیەکە بە تەرەفی سێهەم
بەڵام بە تەنها لە ڕێی فەیسبووکە و ئەمانە ئەوە نابێت بۆ شێواز. حکمی غائببوونی وەلی، ینی وەلیەکەمان غائبە، دیار نییە، ڕۆیشتووە، یعنی لە ماڵ نییە، بڵێن لە شوێن و جێگای خۆی نییە یا لە شاری خۆی نییە. ئەوە ئەگەر هاتووەڵێ ئەگەر چەند وەلیەک هەبوو، چەند سەرپەرشتیارێک هەبوو، بەڵام یەکێکیان نزیکتر بوو لە ویتریان، مەسەلەن بۆ نمونە باوکەکە چووە بۆ عومرە، بۆ نمونە چووە بۆ عومرە یا چووە بۆ سەفەرێک، ئەوە ئەگەر ئەڵێ ئەگەر غەیبەتەکەی لە شوێنی خۆی نەبوونەکەی، لە شاری خۆی نەبوونەکەی دوور بێ بە ئەندازەی مەسافەی 80 کیلۆمەتر کە مەسافەی قەسرە لە مەزەبی شافعیە، ئەوە ئەڵێ ئەو ویلایەتە مافی بە مێردانی ئەم کچە ئەڕوا بۆ کوێ؟ بۆ لای وەلی ڕقم 2. ئەگەر ڕقم 1 کە باوکەکەیە لە شوێنی خۆی نییە، ئەچێ بۆ چیە؟ بۆ ڕقم 2 بۆ نە کە باپیرە، عەفوەن کە ناچێ بۆ ئەو ناچێ، مادەم 80 کیلۆمەتر و بەرەوسەر دوورە ناچێ بۆ ڕقم 2. ئەیکێ مارەیەەکە دەسەڵاتدارەکە یا با بڵێن حاکمەکە، دادوەرەکە مارەیەەکە. یعنی ئەگەر هاتوو باوکەکە لە مەسافەی قەسر سەفەری کردبوو، ئەوە حەقی ویلایەت و بە مێردانی ئەم کچە ناچێ بۆ ڕقم 2 کە باپیرەکەیە، ئەچێ بۆ کوێ؟ بۆ سوڵتان یا بۆ حاکم، بۆ دادوەر. بۆچی؟ چونکە ئەو کەسەی کە لە شوێن و جێگای خۆی نییە هەر وەلیە، ویلایەتەکەی لە دەست نەچووە، وە تەزویج و بە مێردانی ئەم کچەش هەر حمافی خۆیەتی. جا ئەگەر کە لەوێ نییە و لە شوێنی خۆی نییە و سەفەری کردووە، لە ئەو کاتە کێ لە شوێنی ئەو دانیشێ؟ هین دەسەڵاتدار، دادوەر. بۆچی هەان لە هینی شاوتمان لە کاتێکا لە ئیحراما بێ، هاوتمان لە ئیحرامی شابوو ئەڕا بۆ کوێ؟ بۆ دادوەر. لە کاتێکا وەلیەکە لە ئیحراما بوو، بۆچی؟ چونکە ئیحرام پۆشین ڕێگری ئەکا لەوەی کە کەس بە مێرد بدا، بەڵام حەقی ویلایەتی لێ ناسێنێتەوە، سەلبی ویلایەتی لێ ناکە. لێرەش بە هەمان شێوە وایە. بەڵێ لە ڕێی ئینتەرنێت و ئەمانەشەوە دەکرێ، ئەگەر این بکەنەوە ئەوەش ئەبێت، بەڵام ئەو کاتە نەبووە تەبعان. ئەمما ئەگەر هاتوو هینەکەی غائببوونەکەی سەفەرەکەی نزیک بوو، بۆ نمونە لە 40-50 کیلۆمەترێک سەفەری کردووە، ئەوە ئەو کاتە دەسەڵاتداریش دادوەریش تەنانەت ناتوانێ چی بکە؟ مارەی ببڕێ، ئیلا بە ئیزنی کێ نەبێ؟ ئیلا بە ئیزنی ئەو وەلی ئەمرە نەبێ. بۆچی؟ چونکە مەسافەکە کورتە، ئەتوانن مەسەن نەفەرێک بنێرن، ئەگەر تەلەفۆنیش نەبێ وەکو ئێستا تەلەفۆن هەیە، ئێستا توان هەر پەیوەندی پێوە بکەن ئایا ڕازی یا ڕازی نییە، بەڵام یان ئەوەیە خۆی حازر ئەبێ، ئامادە ئەبێ، پێڵەنەوە کەسێک هاتووەتە خوازبێنی کچەکەت، یان ئامادە بە بۆ ئەوی کە مارەی ببڕ، یان کەسێک بکە وەکیلی خۆت، ئەتوانێت کەسێک بکاتە وەکیلی خۆی ئەگەر خۆشی ئامادە نەبێ. یعنی تەنانەت لەو کاتە دادوەریش ناتوانێت مارەی ببڕێت ئیلا بە ئیزن و موڵەتی وەلیەکە نەبێت. ئەمەش بابەتێکی ترە، ئەگەر چەند وەلی ئەمرێک کۆبوونەوە لێک ئاستابوون، بۆ نمونە 4-5 برای هەیە، براکانیش هەمویان برای باوکو دایکین، ئەگەر ئاوهابوو ئەوە کامیان کچەکە بە مێرد بدا، کامیان سەرپەرشتیاری گرێبەستی هاوسەرگیریەکە بکە، ئەڵێ سونەت وایە، باشتر وایە کامەیان ئەفقەهترە، شارەزاترە لە باب و پرسەکانی نیکاحە، کامیان شارزە. مەسەن بۆ 4-5 برایەیەکیان مەلایە، ئەو مەلایە ئەوە سەرپەرشتیاری زەواجەکە بکات، چونکە ئەو باشتر شروط و مەرجەکانی دەزانێت. ئەگەر هەمویان لە ئاستی شارەزایی یا یەک بوون، ئەوجا کامیان ئەوڕعترە، واتە لە خواترسترە، پارێزگارترە، و هەروە چکە ئەو زیاتر دڵسۆزی و شەفەقەت و بەزەی ئەنوێنێ بۆ ئەم خوشکەی، و هەروە ئەگەر لەوە شار لە ئاسیەکا بوون، کامان بەتەمەنترە. بۆچی؟ چونکە ئەزمموی زیاترە. و ئەگەر هاتوو بەڵێ یەکێکیان مارەی کرد، تەبعاً بۆ نمونە برا گەورەکە مارەی کرد، یا برا
شارەزاکە مارەی کرد ئەو کاتە چیەکە ڕێزامەندی ئەوانی ژوەر ئەگرێ ئەمێ ڕێزامەندی ئەوان ژوەر بگرێ بۆچی چونکە هەمویان وەلین هەمویان سەرپەرشتیارن یەکیشیان ناتوانێت سەرڕۆ هین بکات بە مێردی بدا ئەگەر خلاف کەوتە بینیان بۆ نمونە ئەوتی من مارەیە بڕم و ئەوتی من مارەیە بڕم بەو شێوازە ئەوە بۆ ئەوەی کە کێشەکە حەل ببێ قورعەک لە بینیانە تیر و پشک ئەکرێت ناوی کامیان دەرچوو ئەویان ئەیکات بەڵێ بەڵام ئەگەر هاتوو یەکێکیان باشترە ئەوی تریان وەکو ئەو نییە ئەمەی دووەم هات مارەی بڕی سەرپەرشتیاری عەقدی زەواجەکەی کرد یان مەسەلەنێکیان ناوی دەرچووە ئەوی تر کە ناوی دەرنەچوو ئەو هات کچەکەی بە مێردا و ئافرەتەکەش خوشکەکەیان ئیزنی بە هەموویان داوتی من و مشکیلەم نییە کامتان مارەم دەبڕن لەم کوڕە کێشەم نییە ئەو کاتە صحیحە زەواجەکە بەڵێ صحیحە ئیشکالی نییە بۆچی چووکە ئیزنی بە هەموویان داوە ئەمما ئەگەر هاتوو ئیزنی بە یەکییان دابوو بۆ نمونە ئیزنی بە برامەلاکەی دابوو ئەو برایی کە شارەزایە بەڵام ئەوی تریان یەکێکی تریان مارەی بڕی ئەوە صحیح نییە بۆچی چونکە ئیزنی بەم برایی داوە کە شارەزای ئیزنی بەویتر نەداوە ئەو بەبێ ئیزن وتمان بەبێ ئیزنیش غەیری باوک و باپیر وتمان لە هەندێک لە بۆچوونی زانان ئەوانی کە بەبێ ئیزن ناتوانن ئافرەت بە مێرد بدەن وەکالەمان هەیە لە زەواجە ئایا زەواج دروستە بە وەکالەت بەڵێ دروستە وەلیەکە کە بۆ نمونە سەرپەرشتیاری کچەکە کە باوکە یا هەر کەسێکەکەی ئەتوانێت خۆی مارەی ببڕێ و ئەیشتوانێ بڵێن یەشیشکە بکاتە وەکیلی خۆی جا ئێمە وتمان ویلایەت دوو جۆرە وەلی موجبیرمان هەیە لای هەندێک لە زانایان کە باوک و باپیرە ئەتوانن ئەوە کچەکە بەمێر بدەن و ئەیشتوانن کەسێک بکەنە وەکیلی خۆیان حتا ئەگەر لەسەر ئەو بۆچوونە ئەگەر ئیزن لە کچەکەش وەرنەگیرێ هەر ئەتوانن یەکیشکە بکەنە وەکیلی خۆیان ئەلبەتە وتمان ئەوە بۆچوونێکە گەنا بۆچوونی بەقوت ئەوەیە کە بەبێ ئیزن نابێت ئەمما وەلی غەیری موجبیرمان هەیە ینی غەیری باوک و باپیر ئەواڵێ دروست نییە کەسێک بکەنە وەکیلی خۆیان بەبێ ئیزنی ئافرەتەکە ینی ئافرەتەکە ئیزنی دا بەوەی کە ئەم برایی بە مێردی بدە ئەم برای هەڵەسەیەکیشکە کاتە وەکیلی شوێنی لە شوێنی خۆیان ئەگەر کچەکە ڕازی نەبێ نابێ بۆچی چونکە ئەوەی کە سەلاحیەتیە و مافی ئەوەی هەیە کە ئیزن بدا کچەکەیە جا کچەکە کە ئەگەر یعنی ئەگەر کوڕەکە براکەی بەبێ ئیزنی خوشکەکەی نەتوانێ ئیشەکە بکە ئەی چۆن ئەتوانێ کەسێککە بکاتەوە وەکیلی خۆی لەبەرەوە نابێت ئەمە ڕوکنێک بوو لە ڕوکنەکان کەوتمان بریتە لە وەلی ڕوکنی پێنجەم لە ئەرکانی هاوسەرگیری عەقدی نیکاح بریتە لە چی لە دوو شاهێد دەبێت دوو شاهد هەبن بە کۆمەڵی مواسەفات و مەرج کە باسیەکەین حکمت چییە لە دانانی دوو شاهد لە گرێبەستی عەقدی نیکاحە چکە بەڕاستی هاوسەرگیری وەکو لە بیدایەتی شەوە باسمان کرد پرسێکی گرنگە خوا ناوی ناوە جەلە جەلالوه میثاقا غەلیظە بۆند و گرێبەستێکی زۆر گەورە و مەزن و پڕبایەخە و یەکێک لە ئاەتەکانی خوایە لەبەرەوە کۆمەڵێک دەرەنجامی مەترسیدار و گرنگ و پڕبایەخی لەسەر دروسە بێ لەوانە مەسەلەن ئەم دوو هاوسەرە دەبنە حەڵاڵی یەکتر لەوانە مارەی واجبە بێ نەفەقە واجبە بێ نەسەب سابت ئەبێ ئیرس لە یەکتر بردن سابت ئەبێ و هەروەها کۆمەڵێ ماف و کۆمەڵێ واجبات لەسەر بەرامبەر بۆ یەکتر دەبێ ئەنجام بدەن ئامانەش تەبعاً ئەمە معەڕەزە بۆ ئەوەی کە ئەم حەق و ماف و ئەرکانە وەک بڵێ پێشێل بکرێ یا مەسەن نکۆڵی لێ بکرێ لەلایەک لە لایەنەکانەوە بۆیە دین و شەریعەت احتیاتی کردووە بۆ ئەوەی کەسێک نەیە مافی یەکێکی تر بخوا ئەم دوو هاوسەرەیەکیان مافی ئەوتریان نەخوا دوو شایەتی داناوە بۆی کە ئەو مافانە ئەنجام بدرێ و کەس نکۆڵی لێ نەکا وە کۆمەڵێ مەرجی داناوە بۆ شایەتانە بۆ ئەوی کە ئەو شایەتانەش بەڕاستی شایەتی ڕێکوپێک و چاک بن بۆی کە پارێزگاری لەو مافانە بکەن
بەڵگە چییە لەسەر ئەوەی کە دوو شاهد پێویستە حەدیثەکەیە کە فەرمێ لا نیکاح ئیلا بوەلیین هیچ نیکاحێک صحیح نابێ ئیلا بەبوونی وەلی نەبێ و شاهدەی عەدلین و بە دوو شایەتی عادل ئەبێت لە مەجلیسەکە بوونیان هەبێ وما كان غير ذلك فهو باطل ئەوەی کە غەیری ئاوها بێ بە غەیری ئەم شێوازە بێ ینی وەلی تیان نەبێ شاهدی تیان نەبێ ئەو نیکاحە باتڵە. ابن حبان لە صحیحەکە نقلی کردووە. ئەلبەتە خلاف هەیە لە بوونی وەلی مثلا جمهوری علەماڵێن دەبێ بوونی عەفوەن شاهد لە دوو شاهد ئەبێ هەبێ بەڵام مالیکیەکان ئەڵێن شاهد بوونی شاهد ضرور نییە پێویست ناکە ئەی چی پێویستەکە ئیعلان لا ئەوان ئیعلان پێویستەکە لە بری شاهد ئیعلان ئەبێ ئیعلان بکرێت ڕابگەیەنرێ بڵاو بکرێت ناو خەڵکە کە فلان کەس فلان ئافرەت مێردی کردو بە فلان کوڕ ئەیتە ئەو کاتە دانە و دوانێک نابنە شاهد ئەو خەڵکە کە بیستوێتی هەمووی ئەزانێ و بڵاو بوویتەوە. مەرجەکانی شاهید ئەو دوو شایەدە مەرجەکانیان چین یەکەم موسڵمان بێ کەواتە گرێبەستێک ئەنجام درا لە نێوانی کوڕ و کچێکی موسڵمان دەبێت دوو شایەتی موسڵمانی تێدا بێ ئەمە خلافی تێدا نیە و یەکدەنگە زانایان لەسەری. بەڵام بابەتێکی تر هەیە کە خلافی تێدایە بابەتەکەش ئەوەیە ئەگەر ئافرەتێکی مەسیحی بۆ نمونە مێردی کرد بە کوڕێکی موسڵمان ئایا لەو کاتە دەکرێت بە دوو شایەتی مەسیحی گرێبەستەکە بکرێ؟ طبعاً ئیمامی ئەبوو حەنیفە و ئەبوو یوسف ئەڵێن بەڵێ دروستە هەرچەند جومهور ئەڵێن هەر دروست نییە هەرەبێت لەو عەقدەشە بە هەمان شێوە دوو موسڵمان ئامادە بێ. بەڵام ئەبوو حەنیفە لەگەڵ تەلەبەکەی ئەبوو یوسف ئەڵێن دروستە مادەم هاوسەرگیری لەگەڵ کچێکی مەسیحی هەکا دوو مەسیحیش لێوێ بن بەڵێ ئەوە ئەڵێن دروستە شاهیدەکانمان مەبەستە. و هەروەها لەبەر چی ئەڵێن کە ئەڵێن مەسەلەن بە غەیری موسڵمان دروست نییە چونکە بەڕاستی ئەڵێ غەیری موسڵمان شایەتی جێی متمانە نییە جێی سیقە نییە پاشان شایەتیدان و ویلایەتە سەرپەرشتیاریە و ویلایەتی موسڵمان لەسەر موسڵمان لەسەر بڵێن ویلایەتی غەیری موسڵمان لەسەر موسڵمان نییە بۆچی چونکە خوا فەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئیمانداران لە پیاوان و لە ژنان هەندێکیان سەرپەرشتیاری هەندێکی تریانن ئەوە بۆ غەیری موسڵمان نییە لەسەر موسڵمان. ئەمە یەکێک لە مەرجەکە. مەرجی دووهەم دەبێ الذکوورە دەبێ نێر بێ نابێ ئافرەتان ببنە شاهد لە گرێبەسی نیکاحە. تەمەن ئەوش بابەتێکی جێناکۆکی زانایانە دەڵێ نە ئافرەتە مەسەلەن بە دوو شایەتی ئافرەت ئەوە نیکاحەکە دانامەزێ و بە شایەتێکی پیا و دوو ئافرەتیش بە هەمان شێوە لای جمهوری زانایان نابێ. بەڵام ئەبوو حەنیفە و ئیمامی ئەحمەد لە ڕیوایەتێکە ئەڵێن دروستە نیکاحی ئافرەتێک بکرێ بە شایەتی پیاوێک و دوو ئافرەت یعنی دوو ئافرەتەکە لە شوێنی پیاوێکە دانیشتن و نیکاحەکە ئەکرێ ئەوە ئەڵێن دروستە. بەڵگە چییە لەسەر ئەوەی کە دروست نییە؟ چونکە ئیمامی زوهری نقلی کردووە کە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلەوات وەسسەلام وا هاتووە لە پێغەمبەرەوە عەلەیهی الصەلات وەسسەلام أنه لا تجوز شهادة النساء في الحدود والنكاح والطلاق. يعني وەک بڵێ شتەکە بووەتە شتێکی مەشهور و بڵاو باو هەر لە سەردەمی پێغەمبەری خواوە وا هاتووە هەرچەند حەدیثێکی ڕوون و ڕاشکاومان نییە بڵێن نابێ بەڵام ئەوەی کە نیکاح کراوە هەمیشە ئەو نیکاحانەی کراوە لە سەردەمی پێغەمبەری خوا پیاوان ئامادە بوون هیچ کاتێک نەبووە نیکاحێک بکرێ لە سەردەمی پێغەمبەری خوا کە مەسەلەن ئافرەت مەسەلەن شاهد بوو بێ نەبووە شتیوان نەبووە وەکو چۆن ئەڵێ مەسەلەن بۆ نمونە وتاری جومعە نابێ ئافرەت بیدا بۆ پیاوان وانە بۆ چکە هیچ وتارێک نەبووە لەم چواردە قەرنەی تێپەڕیوە مەسەن ئافرەتێک وتاری داوی بۆ پیاوان لە جومعە شتیوان نەبووە لەبەرەوە ئەمە بووەتە تەبعاً بووەتە شتێک کە ئیتیفاقی لەسەرە و کۆتایی هاتووە. ئەمیش وا دەڵێ لە حدودا حدود حەدی مەسەلەن زینا حەدی دزی حەدی حیرا و حەدەکانی تر ئەمانە لە حدودا شایەتی ئافرەت قبول نەکراوە و هەروەها لە نیکاحە و لە تەلاقە لەم سێ بابەتە.
وإمام زهريش تابعية تابعيش دیارە لە سەحابەی وەرگرتووە سەحابەش دیارە لە کیان وەرگرتووە لە پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵاوات و ئەم قسەیە کە زوهری دەیکا لە حوکمی حەدیثی مەرفوعایە بۆ لای پێغەمبەری خوا وەکو زانایانی مصطلحی حەدیث باسییان کردووە ئەمەش طبعا ئەمەش ئەم بابەتە کە مەثەن ئافرەت لە مەجلیسی عەقدی زەواجان نەبێ و بەس پیاوی لێبێ ئەمە بارگرانیە بۆ پیاو خۆ ئەمە مەدالیا و خەڵاتکردنی پیاو نییە ئەمە بارگرانیە کە ئەبێ ئەم پیاوە لێ ئامادە بێ و ئەبێ بزانێت چێ مێردی کردۆ بە چێ و ئەبێ بزانێ مارە یەکە چەند بووە هەموو ئەو شتانە بزانێ سبەینێ لە دادگا لەوانێ بانگ بکرێ دەی ئەمە قورساییە بۆ ئافرەت ئەمە ناڕەحەتیە بۆ ئافرەت هەموو ڕۆژە بیهێن بۆ دادگا و بیبنەوە 1001 ئیشی هەیە لە ماڵەوە ئەمە ئەگەر مەسەلەن شتێکە خەڵاتکردنە کە ئەمە باشە قەیچێکە بە ئافرەتیش لێ مەحروم نەبێ بەڵام ئەمە ئەرک و مەسئولیاتە بۆی ئەم ئەرک و مەسئولیاتانە لە ئافرەت دوور خراوەتەوە ڕێزگرتنە بۆ ئافرەت نەک بڵێ وەڵا ئەمە نوقسانیە بۆ ئافرەت خاڵی سێهام عەقڵ و باڵغ بوون ئەبێ شاهیدەکان عاقڵ بن ئەبێ باڵغ بن طبعا ئەمە شەرتێکە و مەرجێکە خلافی تێدانیە لە بینی زانایانە ئەبێ هەردووکیان چی بن هەردووکیان باڵغ و عاقڵ بن کەواتە بە ئامادەبوونی شێت و منداڵ عەقدی زەواج ناکرێت چکە وتمان عەقد و گرێبەستی زەواج زۆر پڕبایەق و گەورەیە ئەمە بەڕاستی ئامادەکردنی ئەو جۆرە شخصانە لە گرێبەستی نیکاحا و ئەوانە بکرێتە شاهد منداڵشێت ئەمانە سوکاتیکردنە بە بابەتێک کە زۆر گەورەیە لە ئیسلامە خاڵی چوارەم ئەو شایدانە دەبێ عادل بن وەلەو زاهیرەن چکە ئێستا باڵتن هەرخوا بۆ خۆی ئەزانێ باڵتنی ئینسانەکان چۆنە بەڵام زاهیرەن عادل بن عادل وەکو زانایان باسییان کردووە گوناهی گەورەی نەبێت باشە نەکردبێ و گوناهی بچووکیش ئیسرار لەسەر گوناهی بچووکیش نەکا هەرچەند طبعا ئەمە جێی ناکۆکە لە نانی زانایانە یعنی ئەبوو حەنیفە و ئیمامی ئەحمەد و ئیمامی ئەبوو حەنیفە طبعا ئیمامی ئەحمەد لە ڕیوایەتێکە ئەڵێ دروستە بە شایەتی کەسێکی غەیری عادلیش هەر نیکاحەکە دروستە و دائەمەزری هەرچەند باشتر وایە عادل هەبێ دوو شایەتی عادل هەبێ بەڵام ئەگەر عادلیش نەبوون فاسقیش بوون ئەڵێ نیکاحەکە هەر دائەمەزری و دروستە بەتایبەت لەم سەردەما کەم ڕێیەکەوە مەسەلەن ئەو مواسەفاتانە لە شخصێکە یا لە دوو شخصا بێتە دیکەواتە ئەڵێ دروستە کە ئەمە ئەڵێین عادل بن بەو معنایی کە ظاهرەن عادل بن وتمان ناوە یعنی ئەوانەی کە مەستور العەدالەن باشە مەستور الحالن یعنی ظاهرەن بە ئاشکرا مەسەلەن کابرا مەسە عارق ناخواتەوە تەرکی نوێژی نەکردووە بە ظاهر گوناهێکی گەورەی نییە ئەوە بەڵام ئەوانەی کە بە ئاشکرا فیسق و فجور و خراپە ئەکەن ئەوە لای جمهوری عولەما ناکرێنە شاهد چونکە بۆچی شایەتیدان ئەوش مەسئولیاتێکی گەورەیە ئەبێ کەسی ڕازگۆ و ئەمین و کەسی دیندار بکرێتە شاهد خاڵی پێنجەم ئەبێ کەسێک نەبێ کە کەڕ بێ ئەبێ گوێی هەبێ بزانێ گوێبیستی قسەکان بێ کەواتە بە شایەتی دوو نەفەری کەڕ یا خەوتو ئەمانە نیکاحەکە دانامەزێت چونکە ئەو مەبەستە ئەو ئامانجەی کە لە دانانی شایەتە دامانناوە نایەتە دی کە ئەبێ گوێی لە قسەکان بێ ئەم کوڕە ناوی چییە ئەم کچە ناوی چیە کە مێردی پێکا مارەیەکە مەبلەغ و ئەندازەکەی چەندە ئەمانە ئەبێ گوێ لێ بێ کە گوێ لێ نەبێ سبەینێ لە دادگا چۆن شایەتی بدا کەواتە غەرەزەکە نایەتە دی خاڵی شەشەم ئەبێ بینابێ نابینا نابێتە شاهد لە گرێبەستی نیکاحە بۆچی چونکە ئەبێ بیان بینێ وەکووتمان شایەتیدانە ئەبێ بیان بینێ بینینەکەش پێویستە خاڵێکی تر ئەوەیە کە شایەتی وەرگرتن لەسەر ڕەزامەندی کچ کاتێ بە مێرد ئەدرێ کاتێ بە مێرد ئەدرێ شایەتی لێوەربگیرێ ها مامۆستا بەر لەوەی کە هاوسەرگیریەکە عەقدی زەواجەکە ئەنجام بدا ئەچێتە غورفەیەکەوە یابانگی کچەکە ئەکا دوو شایەت لەوێ ئامادە بن ئایا کچم تۆ ڕازیت مێرد بەم کوڕە بکەی لەسەر ئەم مارەیەی کە
دانراوە بۆت ئەوەندە حازرە و ئەوەندە قەرزە طبعا لەو کاتەشا کچەکەش دەڵێ بەڵێ ڕازیم ئیزنمدا بە باوکم با مارم ببڕێ لەم کوڕە لەسەر ئەو مارەیە وە شایەتەکانی گویان لێ ئەبێ ئەو کاتە بۆچی بۆی سبەینێ ئەگەر کێشەکەوتە بەینیان چوونە دادگا کەسێک نەڵێ وڵا ناشتیوە مەسەلەن ڕووی نەدا و بەو شێوازەیە کچەکە مەسەلەن نکوڵی لێ بک بڵێ وەڵام من ڕازی نەبووم وەڵام بە زۆر بەمێردراوم نەخێر تۆ بە زۆر نەبووە ئەو دوو شایەتە هەبوون لەوێ بە ئێقراری خۆت و بە دانپیانانی خۆت ڕازی بووی. خاڵێکی کە زۆر مهمە کە بەڕاستی ئەمە گەورەی و عەزەمەتی شەریعەتی ئیسلامان بۆ پیشانەدا بریتە لە چی؟ لە ئیعفاف الئەبی وەلجەد باوک و باپیر باشە ئیعفاف بکرێن یعنی چی؟ یعنی مەسەلەن باوکەکە ژنی نییە ئەم کوڕەی پێویستە لەسەری پێویستە واجبە لەسەری ژن بۆ باوکی بێنێ بڵێ باوکە تۆ مەسەلەن ژن بێنە من نەفەقەی ژن هێنانەکە مارەیەکە عایدی من بێت عایدی من بێت ئەوە لەسەرەتی یا باپیریش بە هەمان شێوە ئەمە زۆر مهمە ئەمە یعنی بەشێکە لە چی لە نەفەقە بەشێکە لە چاکەکردن لەگەڵ باوک و لەگەڵ باپیر ئەمە لەگەڵ ئەوەی کە مەسەلەن باوکی پیرە بە ئەیبا بۆ مەسەلەن شوێنی بە ساڵات چوان ئەمە لەکوێ و ئەمە لەکوێ زۆریان فەرقە و حتا قورئان باسیشمان کرد جارێک و ئەنکیحوا الأیام منکم یعنی لە ئیسلامە هاوسەرگیری پەیوەست نییە بە قۆناغێکی دیاریکراو لە تەمەن لە هەر تەمەنێکا بێ ئینسان پێویستە هاوسەری هەبێ یعنی هاوسەرگیری تەنها ئامانجلەی تەنها بڵێن تێرکردنی ئارزووی هین نییە جنسی نییە ئەوە بەشێکێتی کەواتە بوونی هاوسەر لە هەر قۆناغێکی تەمەنا گرنگە و ئەنکیحوا الأیام ئەو ئافرەتانەی مێردیان نییە و ئەو پیاوانەی کە ژنیان نییە هاوسەرگیریان بۆ بکەن ئەواتەڵێ واجبە لەسەر منداڵ کوڕ بێ یا کچ بێ حتا ئەگەر کچیش بێ دوای بە چەند مەرجێک مسلمان بێ ئەو کوڕە یان کافر بێ واجبە لەسەر چی بکە باوکی ئیعفاف بکە ینی ژن بۆ باوکی بێنێ وهروەها بۆ باپیرەکەش باپیری ینی باوکی بێ یا باوکی دایکی بێ ئەواتە ئەمە خاڵێکی مهمە تەنانەت مسلمان بێ یا نامسلمان بێ بە هەمان شێوە هەر لەسەری واجبە بەچی بەوەی کە مارەیی بۆ دابین بکە بڵێ تۆ ژن بێنە ئەی باوکە ئەی باپیر بڵێ ژن بێنە من مارەیەکە عادی من بێ من بۆ دابینەکە بەڵام طبعا ئەمەش مەرجی هەیە مەرجەکانی سێ مەرجە یەکەم ئەم کوڕە توانای دابینکردنی مارەی ژنهێنانی باوکی هەبێت یا باپیری ینی دەسەڵاتی هەبێت لە ڕووی مادی و ئیمکانیاتی هەبێت کوڕەکە مەسەلەن بەچە حاڵێکە هەتا ژنی بۆ خۆی هێناوە خۆی پێڕاناگا عایلەی خۆی پێ بەڕێوە ناسێ لەکوێ بتوانێت بۆ باوکیشی ژن بێنێ ئەمە یەکەم توانای مادی هەبێت دووهەم باوکەکە یا باپیرەکە خۆی نەتوانێ ئەوەنە ئیمکانیاتی نەبێ بتوانێت ژن بۆ خۆی بێنێ ئەمەش خاڵی دووەم خاڵی سێهەم باوکەکە یا باپیرەکە ڕەغبەتی لە هاوسەرگیریکردن هەبێ بەڵام کوڕەکە پێی بڵێ باوکە من ژنت بۆێنم بڵێ من تازە ژنم ناوێ پێویستم پێی نییە ئەو کاتە ئەوە ڕەغبەتی خۆی ئەزانی بەڵامی تر نابێ بە جارێک مەسەلەن جارێک پرسی پێکرد و جارێک پێیوەدی تر ئیکتیفا بکە ڕەنگە باوکەکەش مەسەلەن شەرم بکە یا مەسەلەن وا بزانێت کڕەکەی بە جددی نییە چەند جارێک لی دووبارە کاتەوە لی تەکرار کاتەوە بۆ ئەوی کە بگاتە قەنەعات کە فیعلەن بە جددیەتی بەڵێ ئەی چۆن ئەوە ناڵێن بەشێکە وەکو باسیەکەین بۆچی وایە وەوەجهوه عنی دلیلەکەی چییە ئەم ئیعفافە ئەم ژن هێنانە بۆ باوک و باپیر لە چییە بەشێکە لە پێداویستێ گرنگیەکانی ژیانی ئەم باوک و باپیرە یعنی ئێستا ئەگەر باوک و باپیر پێویستیان بە خۆراک بێ خواردن نابێ بچێ خواردنیان بۆ دابینکە پێویستی بە عیلاج بێ نابێ بچێ عیلاجیان بۆ دابینکە پێویستی بە هەر جلوبەرگ بێ بە هەر پێداویستێکی ژیانی بێ نابێ بۆیان دابینکە ئەمەش بەشێکە لە پێداویستیەکانی ژیانی ئەم باوک و باپیرە واتە لە سەرەتی بۆیان دابینکە ئەمە خاڵێک
يعني ئەمە بەشێکە لە چی لە نەفەقە بەشێکە لە نەفە واروەها لەبەر ئەوەی کە ئەم باوکە ئەم باپیرە معڕەز نەبێ بۆچی بۆ زینا بۆ خراپەکاری باشە چکە ئەوە لایق نییە مەسەن ئەم باوکە ئەگەر بێژن بێ خوا نەخواسە تووشی کارێکی بەدڕەوشتی بێ یا حتا ئەگەر بەدڕەوشیش نەبێ یعنی حتا مەسەلەن بۆ نمونە لە زینا کەمتریش توش بێ هەر نالایقە و هەر بڵێ بە خراپە ئەشکێتەوە بەسەر ئەم کوڕا و سەر ئەم کوڕەزایە مەسەلەن بۆیە ئەمە بەشێکە لە مصاحبە بالمعروف خوای گەورە داوامان لێکا و وصاحبهما في الدنيا معروفة بەچاکی هاوڕێیەتی باوکو و دایکتان بکەن باشە بەشێک لە ئەم هاوڕێیەتیە بەباشی ئەوەیە کە ژنیان بۆ بێنی ئەگەر پێویستیان پێ هەبوو ئەگەر بەڵێ ئەگەر دایکیشی مابووە طبعاً پێویستە لەسەری هاوکاری دایکی بێ ڕێگری نەکات تەمان باسەکە باسی چییە باسی ئەوە نییە کە مەسە مارەی ئەوە مێردەکەی دەیدا ئەو مێردەی کە ئەیهێنێ بەڵام ڕێگری نەکە هی وایە مەسە ئافرەتێکە ینی کامڵیشە ینی پیریش نەبووە ئەم کوڕی ڕێگری لێکە حتا جاری وا هەیە ڕێگریکردنی کوڕ لە بۆ مێردکردنەوەی دایکی وای کردووە کە دایکەکە پەنا بۆ نیکاحی میسیار بەرێ بەجزیوە ڕێبکەوە لەگەڵ نەفرێکا و بە نیکاحی میسیار نیکاحکە کە ئەمە ڕەنگە دواتر کێشەی کۆمەڵاتیشی لێ بکوێتەوە لەبەرەوە مادام ئەم دایکە حەزی لێ مێردکاتەوە ئەو کوڕەش لە ماڵی خۆیەتی هاوسەری خۆیە هیچ کێشەی نییە بۆ ڕێگریەکە لەم دایکە مێردکاتەوە گوناحیەکە تاوانە بەڕاستی ئەو حاڵەتە بەشێکی لایانی کۆمەڵایەتی ئەڵەن عیبە و تازە مەسەلەن مافرەتە بۆچی مێردکاتەوە ئەو کوڕی گەورەیە و کچی گەورەیە و بەشێکی چییە بەشێکی هەر سەرڕۆیی مەسەلە منداڵەکانێتی جاری وایە کوڕەکەیە جاری وایە کچەکە ڕێ لێگرێ لەبەر ئەیکەنە هەرا و دەنگ و باز لە دایکەکە و لێ ناگەڕێن ئەمەش بابەتێکی ترە نیکاحکردنی کافرەکان ئایا نیکاحیان چۆنە ئەمە کاتمان ماوە نیکاحکردنیان چۆنە طبعا نیکاحی کافران دروستە بەڵێ دروستە ئەو نیکاحی کە لە کاتی خۆی کردویانە مەسەن کابرایەکە مسلمان بووە بەڵام لەو سەردەمەی خۆی کافر بووە ئێستا مسلمان بووە کە دێ مسلمانە بێ ناڵێن وەڵا بێ سەر لە نوێ نیکاح بکەیتەوە ئەو نیکاحی تۆ بەتاڵ بوو نەخێر نیکاحەکەی دروستە صحیحە لەبەرچی لەبەر ئەوەی کە حەدیسی غەیلانی دیمەشقیمان هەیە و غەیری ئەویش بە هەمان شێ لەو کەسانەی کە مسلمان بوون و زیاتر لە ژنێکشیان هەبووە پێغەمبەری خوا ئەمری پێ کرد فەرمووی چواریان ڕابگرە لای خۆت و ئەوانی کە بەرەڵاکە تەنها چوارت بۆ هەیە وە پرسیاریشی لێ نەکرد پێغەمبەری خوا ئەم نیکاحانە چۆن کردووە چۆن نەتکردو ئەمانە کەواتە ئیقراری ئەو نیکاحی کرد کە پێشتر بووە پێشتر کراوە و ئەگەر سکاڵان هێنا بۆ لای دادگاکانی ئێمە نیکاحەکان هەڵاوەشێنینەوە و ئەگەر مسلمان بوون ئیقراری نیکاحەکەشیانەکەین ئەمە بابەتێکی ترە بە لێرە ڕابوەستین وصلى الله وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين